تا ئێستا تام دقەیکەم ئێوە لێرن و من قسەتان بۆکەم هیچ تەقەیەک لە سەنگەرەکان شەڕووی نەداوە نەک لە شوێنی خەلفی و دواوە کە قسەی لەسەرکرێ هێزی پێشمەرگەی کوردستان لە ئامادەباشیە لە جێی خۆی هەر شتێک بێتە بەردەمی لێدا جارێ سەربازگەی کەیوان بۆ خۆی نزگەی 30 کیلۆمەتر لە جەبهەوە دوورە جەبها لە پێشی پێشەوەیە لەوێ هێزی پێشمەرگە لە حاڵاتی ئامادەباشیایە هیچ تەقەیەک لەوێ ڕووی نەداوێتە سەربازگەی کەیوان بۆچی چۆڵێکە و بۆچی ئەوە بێ بەڕاستی و دیایەنام و دیعای و پروپاگەندەی هەندێک کەناڵی ناحەزی کووردە بەداخەوە ئەوانش باوری پێەکەن من لێرەوە هەموو ئەوانە ڕەت دەکەمەوە دەنگۆیانەوە هێزی پێشمەرگەی کوردستان نە بەفوویەک بەجێ دێڵێ و نەق چاوەڕێی ئەوەیەتی بە دیعایە بەجێ بێڵێ بەڵکو ئێمە شەڕخواز نین داوامان کردووە شەڕ نەبێ کە ببێ ئێمە بەڕاستی بە باتونی جوابیانە دەینەوە پەیامانەوەیە خەڵک بەو پروپاگەندانە باور نەکە و هەوڵدەن بە هەموو لایەکەوە ڕەدی بنەوە ئەمڕۆ تۆڕی کۆمەڵایەتی زۆرە شت زۆرە بەڕاستی ئەوە هەمووی دیعای ژاهراویە بۆ دژی کورد دەکرێت بۆ دژی شاری کەرکووکەکرێ پەیامانەوەیە کەرکوچەکان ئێوە چۆن لە پشتی پێشمەرگە بوون هەر لە پشتی پێشمەرگە بن پێشمەرگەش لە خەمی ئێوەیە لە سنگەرەکان لە شەڕ عادەتەن ئەو جۆرە شایعاتانە هەیە ئەوە پێ وترێ پروپاگەندە و شایعاتی کاتی بۆ کاتێکی معەن دەستیپەکەن بۆ ئەوەی قەلەقی ناو خەڵکا دروستکەن بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان لەوە گەورەترە و جوابەکەی ئەزانین بەچی ئەدەینەوە ئێمە پێیان ئەڵێن ئەو کەناڵانە با لەوە زیاتر خزمەتی دوژمنەکانمانەکەن لەوە زیاتر بیر نەکەنەوە کە پێشمەرگە ئەوەندە بچکۆلەیە بە وشەیەک و بەدوان تا ئێستا شەڕ نەبووە ئیتر پێشمەرگە بۆ چۆ بەجێ بێرێ ئێمەش ئەو خەبەرەمان هەبوو جموجۆڵێکیان هەیە لە جێی خۆیانەوە بەڵام نەگەیوەتنە توخمی سەنگەرەکانی ئێمە ئامادەی هێزەکانی پێشمەرگە وەک باسم کرد هێزی پێشمەرگە لە 100% لە ئامادەباشیایە کوردستانیان و کەرکوچیانی خۆشەویست لە هێزەکەی خۆتان دڵنیا بن هێزەکەتان لە پێشی پێشەوەیە هەموو ڕۆڵەی ئەوەن ئەوەی لێرەیە هەموو کوڕی ئێوەن ئەوەی لێرەیە ئێمە بۆ شەڕ لە شوێنی خۆمانی نەک بۆ ئەوەی شەڕش مەبەسمانەوە نییە ئێمە بیکەین بەڵام کە پێمان بفرۆشن هەموو کەسێ زەربەی هێزی پێشمەرگەی کوردستانی بینیوە